سڵاوتان لێ بێتم کاتتان باش لە شارپرێسەوە پوختەی هەواڵی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. وەزیری سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێم ڕایگەیاند وەستانی هەناردەی نەوتی هەرێم زیانی زیاتر لە 7 ملیار دۆلاری بە عێراق گەیاندووە و پێشبینیشی کرد کۆتایی ئەم ساڵ دەست بە هەناردەکردنەوەی بکرێت. لە میانی بەشداریکردنی لە کۆڕبەندی مێپس لە دهۆک کەمال محەممەد وەزیری سامانە سروشتیەکانی هەرێم بە وەکالەت ئاماژەی بۆ ئەوە کرد تورکیا و عێراق ئامادەی خۆیان بۆ هەناردەکردنەوەی نەوتی کوردستان دەربڕیوە تاکە کێشەی بەردەم دەستپێکردنەوەی پرۆسەکەش تێچووی دەرهێنان و بەرهەمێنانی نەوتە و کار بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیەش دەکرێت. کەمال محەممەد وتیشی کۆتایی ئەم مانگە شاندێکی حکوومەتی هەرێم بۆ تاوتوێکردنی پرسی هەناردەکردنەوەی نەوت لەگەڵ بەرپرسانی عێراق سەردانی بەغدا دەکات. پێشبینیشی کرد پێش کۆتایی ئەم ساڵ نەوتی کوردستان هەناردە بکرێتەوە. وەزیری سامانە سروشتیەکان ئاماژەی بۆ ئەوەش کرد ڕاگررتنی هەناردەکردنی نەوتی کوردستان بە بڕی زیاتر لە 7 ملیار دۆلار زیانی بە ئابووری عێراق گەیاندووە. وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێم داوای لە مامۆستایان کرد بایکۆت بشکێن و وتیشی قەرەبووی ئەو خوێندنە دەکەنەوە کە بەهۆی بایکۆتەوە فەوتاوە. ئالان حەمەسەعید وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێم لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند داوا لە مامۆستایان دەکەین بگەڕێنەوە هۆڵەکانی خوێندن و بایکۆت بشکێنن. ئالان حەمەسەعید وتیشی ئەو خوێندکارانەی پۆلی 12 کە خوێندنیان فەوتاوە مافیان پارێزراو دەبێت و قەرەبوویان دەکەنەوە. وەزیری پەروەردە ئاماژەی بۆ ئەوەش کرد تەنیا داوای دەستپێکردنەوەی دەوام دەکەن و هیچ مامۆستایەکیش سزا نادەن. ماوەی زیاتر لە 2 مانگە ساڵی نوێی خوێندن لە هەرێمی کوردستان دەستی پێکردوێتەوە و تاوەکو ئێستا لە سنووری سلێمانی و هەڵەبجە و ڕاپەڕین و گەرمیان بەهۆی بایکۆتی مامۆستایانەوە ناوەندەکانی خوێندن نەکراونەتەوە. لە ڕۆژی شەهیدی یەکێتیدا لاهور شێخجەنگی پەیامێکی توندی بڵاو کردەوە و ڕایگەیاند سەرشۆڕی بۆ ئەوانەی لەسەر خوێنی شەهیدان هەڵتۆقیون و خەریکی خوێنمژینی گەل و نیشتیمانن. لاهور شێخجەنگی لە پەیامێکیدا کە بە بۆنەی ڕۆژی شەهیدی یەکێتیەوە بڵاوی کردوێتەوە نووسیوێتی شەهیدان بوون بە سیمبولی خەبات و فیداکاری و بوونە موڵکی گەلەکەیان نەک حیزب و لایەنێک. نووسیویشێتی دوای 31 ساڵ لە حکومڕانی سربەخۆ گەیشتون بەو ڕۆژەی کە هەرگیز شەهیدەکانمان ئاواتیان بۆ نەخواستووە. لاهور شێخجەنگی و تووشێتی ئەوانەی ئێستا حکومڕانی دەکەن لە جیاتی وەفاداری و ئاسوودەکردنی ڕۆحی شەهیدەکانمان لە پێناو پول و پارە و کۆشک و تەلار و دەستکەوتی کەسی و حیزبی خەریکە هەموو خەونەکان دەکەن بە قوربانی مەرامەکانیان و جارێکی ترگەلەکەمان بێ هیواتر و بێ نیشتیمان و بێ ناسنامە دەکەن.